دکتور گۆران خۆش هاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن ئێوە ساڵە هەیە چ لە ڕێگای وتووێژەکانتانەوە لەگەڵ دەنگی ئەمریکاوە یاخۆت لە شوێنەکانی تردا سازدەرانە ڕەخنەتان لە سیستمی تەندروستی هەرێمی کوردستان گردووە. ئێوە چۆن دەڕوانە سیستمی تەندروستی هەرێمی کوردستان لە ڕوبەڕۆنەوەی ئەم ڤیرۆسی کۆرۆنا کە ئێوە لەم بوارەدا هەم ماستەرێکدان لە ئەمریکایە هەیە و هەمیش دکتۆرایەک لە بریتانیا؟ سپاس کاکجانی، سپاس بۆ جەنابەتەوە، سپاس بۆ دەنگی ئەمریکا بۆ گرنگیدانی بەردەوام بە بابەتی سیستەمی تەندروستی. لە ڕاستیە من پێم وایە سیستەمی تەندروستی کوردستان بەپێ کۆڕۆناش لە ژێر هەڕەشەیە ئەنجا وەرە ئەگەر کێشێ و بەڵایەکی هەڕوو لە هەرێمی کوردستان بکات. بەداخەوە وەکو جەنابەت باسی کرد ساڵەهای ساڵە ئێمە قسە لەسەر سیستەمی تەندروستیەکەین و ڕەخنەی لێ ئەگرین، چونکە کارەساتێکی وەکو ئەم جۆرەمان لە خەیاڵا بوو کە ئەگەر شتێکی وا ڕوو لە هەرێمی کوردستان بکات بەداخەوە ئێمە سیستەمەکەمان ناتوانێت ڕوبەڕووی ئەم جۆرە هەڕەشانە بێتەوە. لە ماوەی ڕابردووش دابینیتان جەنابتان جگە لە شتە باشەکان و جگە لەوەی کە کارمەندان و پزیشکانی تەندروستی بە شێوەیەکی لە خۆ نەبردووانە و دڵسۆزانە ڕوبەڕووی ئەم کارەساتە بوونەوە، بەڵام کۆمەڵە گروگرفت و شتی نەرێنیشمان بینی لە سیستەمەکەیە. دکتۆر تا ئەو ڕادەی وە ئاگادار بن چه حکوومەتی هەرێمی کوردستان و یاخود وەزارەتی تەندروستی تا چەند بەهانای پزیشکان و کارمەندانی تەندروستیەوە هاتوون و کار ئاسانیان بۆ کردوون بۆ دابینکردنی پێداویستیەکانیان و یاخود ئازادی هاتوچوونیان لە کاتی قەدەغەکردندا؟ زۆر بەداخەوە بەڕاستی کارمەندان و پزیشکان لە کوردستانە زۆر مافەکانیان پێشتر کراوە و بینین لە کوردستانە ئەم توێژە بە موچەیەکی زۆر کەمەوە بە ئیمتیازاتێکی زۆر کەمەوە ڕوبڕۆی ئەم هەڕەشە گەورەیە بێتەوە و هەڵکات پێداویستی سەرەتاییان بۆ دابین ناکرێت، دەمامک و دەستکێش و ئەوانیان بۆ دابین ناکرێت و بینیشمان لە چەند سەعاتی ڕابردووە وەزارەتی ناوخۆ بڕارێکی دەرکرد بۆ قەدەغەکردنی هاتوچۆ. بینیشمان کارمەندان و پزیشکانی تەندروستی ڕێگەیان لەگیرا بۆ چوونە سەرکارەکانیان و بۆی خزمەتی هاوڵاتیان بکەن. بۆیە بەداخەوە بەڕاستی لە ڕێی جەنابتەوە لە ڕێی بەرنامەکەی جەنابتەوە داوا لە دەستگا پەیوەندیدارەکانەکەین کە ڕێ ئاسانی بۆ پزیشکیان و کارمەندان بکەن بۆ ئەوەی بچن بۆ سەرکارەکانیان. دکتۆر دیارە هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیایەکی زۆری بێگانە ڕویان کرد لە هەرێمی کوردستان و هەروەها چینێکی ڕامیێرزانی بازرگان دروست بوو و کەرتی تایبەت لەو ڕۆوە زۆر گەشەی کرد لە هەرێم. کەرتی تایبەتی تەندروستی چ ڕۆڵێکی هەبووە لە بەرامبەر ئەم ڤیرۆسەدا؟ لە بەرامبەر ئەم ڤیرۆسەدا زۆر بە جوانی بینیمان کە کەرتی تایبەت نەک ڕۆڵی باشی نەبینیوە، بەڵکو ڕۆڵی سلبی و ڕۆڵی نەرێنی و ڕۆڵی خراپی بینیوە. بینیمان لە ڕماوەی ڕابردووە هاوڵاتیان بەڕاستی بەهۆی قەدەغەکردنی هاتوچۆ، بەهۆی داخستنی بازاڕەوە، بەهۆی دابەشنەکردنی موچەوە گرانی و برسێتی و تەنانەت هەژارەیەکی زۆر لەناو هاوڵاتیانە بڵاو بووەوە. بەڵام بینیمان دەستگاکانی کەرتی تایبەت لە کوردستانە زۆر بێ ڕەحمانە نرخی خزمەتگوزاریە تەندروستیەکانیان چەند ئەوەندەی تر بەرز کردەوە و بینیمان نرخی سۆنار و نرخی دەرمان و نرخی پێداویستەکانی تر گران کرا بەداخەوە و ئەبینین ئێستاش لە حاڵی حەسرە لە کاتێکا پزیشکان و کارمەندانی کەرتی گشتی ڕێگریان لێ ئەکرێت وەزیری تەندروستی بە شخصی تداخلەکە بۆ کار ئاسانی بۆ خەستەخانە تایبەتەکان و بۆ هاتوچۆی کارمەندانی خەستەخانە تایبەتانە. بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپیان بینیوە و هیچ ڕۆڵێکی پۆزیتیڤیان نەبینیەوە. من هەر لێرەوە داوا ئەکەم کە سنوورێک بۆ خەستەخانە تایبەتەکان تا بنرێ و ئەم دۆخەی کە لە کوردستانە بەهۆی کۆرۆناوە بڵاو بووەتەوە ببێ بە چانسێک بۆ ڕێخستنەوەی سیستەمی تەندروستی کوردستان لەسەر ئەساسێک بەرژەوەندی و پارە و تیجارەت بنەمای سەرەکی ئەو سیستەمە نەبێ. دکتۆر سەرەڕایەتی بینیەکانت ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتانی ئەوروپایی زۆرتری پێ دەکرێت کە ئێستاکە بەدەستیان پەتایەوەوە سەریان لێ شێواوە؟ ڕەنگە لە ڕووی تواناوە زیاتریان پێ نەکرێت، بەڵام هۆکارەکەش ئەوانن. بەڕاستی هۆکارەکان دەسەڵاتی سیاسیە لە هەرێمی کوردستانە کە لە ماوەی 29 تا 30 ساڵی ڕابردووە نەیتوانی سیستەمێکی تەندروستی تۆکمە بۆ هەرێمی کوردستان دابمەزرێنێ، نەیتوانی سیستەمێکی تەندروستی پێشکەوتوو لە کوردستانە دابمەزرێنێ، نەیتوانی متمانی هاوڵاتی بە سیستەمی تەندروستی پتە بکات. واتە ئەوەی کە لە کوردستانە ئێستا هەیە دەرەنجامی چەندەهای چەند ساڵی پشتگوێخستن و هیمالکردن و
گوێنەدانە بە سیستەمی تەندروستی کوردستان و لەدایکبووی ئەم دۆخی ئێستا نییە. بەڵێ دکتۆر هەرچەند دکتۆر حەزم کە بزانین چ جورە بەراوردی دەکەن لە نێوان سیستمی سۆسیالەتی ئەلبەتە بەو جورەی جاران کە تاریف کراوە و خۆشیێکراوەتەوە نییە لەگەڵ سیستمی سەرمایه‌داری بە سیستمە سۆسیال دیموکراتەکانەوە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە. بەڕاستی ئێمە دوو خاڵ هەیە لەسەر ئەم بابەتە بێ زۆر ڕوونی ئاماژەی پێ بکەین. خاڵی یەکەم ئەوەیە کە ئەو سیستمانەی کە کەتی تایبەتیاندا باڵادەستە و کەتی گشتی لاوازە بۆ نمونە سیستمی تەندروستی ئەمریکا و سیستمە تەندروستەکانی تر کە سیستمی کەتی تایبەتیاندا باڵادەستە خراپتر و کەمتر توانیویانە ڕوبەڕووی ئەم بەڵایانە بنەوە. بەڵام سیستمێک کە کەتی گشتی تایە باڵادەستە و فراوانە و ئەتوانێت کات بەڕاستی باشتر و کاریگەرتر ڕوبەڕووی ئەم بەڵایانە بوونەوەتەوە و ئەبێ ئەوەشمان لە پێشاو بێ ئەو سیستمانەی کە کەرتی گشتین بەڵام دەسەڵاتێکی سیاسی کۆنزەرڤاتیڤ و محافظکار لەسەر دەسەڵاتە وەکەوەی بریتانیا بە هەمان شێوە بە شێوەیەکی خراپ ڕوبەڕووی ئەم جۆرە قەیرانە بێتەوە. بینین لە بریتانیا هەرچەنە سیستمەکە سیستمی NHS سیستمێکی گشتیە و سیستمێکە کە حکوومەت تایە دەسەڵاتدارە بەڵام بەخۆی ئەوەی کە حزبێکی کۆنزەرڤاتیڤی محافظکار لەسەر دەسەڵاتە بەڕاستی بەخاوخلیجی و بە شێوەیەکی بەبێ خەم لە تەندروستی هاوڵاتیان ڕوبەڕووی کێشەکە بوونەوە بۆیە بینین دۆخی بریتانیا وایە. بەڵام لە وڵاتێکی وەکو چینە کە کەرتی گشتی تا باڵادەستە و قازانج ڕۆڵی سەرەکی نابێنێت لە پێشکەشتنی خزمەتگوزاری تەندروستیە بینیمان توانیان بە شێوەیەکی کاریگەر ڕوبەڕووی ئەم قەیرانە بنەوە و دڵنیام ئەو سیستمانەی تریش کە کەرتی گشتی تیانە دەسەڵاتدارە ئەتوانن بە هەمان شێوە ڕوبەڕووی ئەم قەیرانە بنەوە.